سڵاوی خواتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی من بنیامین عەلی خاوەنی کورتپاوەر. لەو ڤیدیۆ ڕۆماندا باسی فیرکاریەکی زۆر جوانی پاوەرپۆینت دەکەین کەەوە دەتوانین لە سیمینارەکەت یاخود لە ئینفۆگرافیکیدا بۆ خۆت بەکاری بێنیت. وەوە لە بیر مەکە تێمپڵەیتی ئەو سیمیناری ئێستا یاخود ئەو فیرکاری ئێستاکەوا دروستی دەکەین لەناو چەنەڵ تیلگرامەکەمدا دایدەنێم و دەتوانیت چی دایبەزێنیت بۆ خۆت دەستکاری بکەیت. وهروە ئەوەش لە بیر مەکە سەبسکرایب یوتیوبەکەم بکەیت، وهروە فۆڵۆی یوتیوبەکەم بکەیت، وهروە جوین تیلگرامەکەش بیت چونکە هەموو فایلەکان لەوێ دادەنێن. بۆ فیرکاری ئێستامان دەدەین وهروە تەواوی فیرکاریەکەش لە یوتیوبدا پۆست دەکەین. سەرەتا دێنینەوە پاوەرپۆینتەکەمان و دواتر دەچینە بەشی ئینسێرت، لە بەشی ئینسێرت لە بەشی شەیپەکان شەیپێکی لەم شێوە سێ دادەنین، بەم شێوازە دایدەنین، ستنی بۆ دەکەین، پاشان دیکەین دوودانە بە کۆنتڕۆڵ دی پێچەوانەی ئاراستەکەی ئەوی دەکەین و دێنین لە خوارەوە لێرە دەدەینێن. دەچێتە بەشی ئینسێرت، دووبارە شێپێکی بازنەیی دێنین، دێنامانە خوارەوە لێرەدا سێنت و باچی دەکەین، پاشان ئەو ڕەنگەی کە دەمانەوێت بڵێن بەم دوو شەیپەمانە دەین دا چە ڕەنگێک بێت تۆ بەدڵی خۆتە. ئەم لێرەدا من ئەو مۆرەی پێ دەدەم، پاشان دیکەمە و ئاوتلاین ئەکاو ڕەنگەی پێ دەدەین یاخۆ ڕەنگێک بەدڵی خۆت چە ڕەنگێکت هەست پێیە. دواتر لە ئاوتلاینەکان ئاوتلاینێکی سلایدەکەی پێ دەدەین، ئێمە ئاوتلاین سپی پێ دەدەین و دواتر دەچینە بەشی وێیت تۆزێک گەورەی دەکەین دەکەینە 4 بەو شێوازە جا بچووکترە دەوێت گەورەتر دێ ئەو بەدڵی خۆتە دەکەن ئەم تۆزێک گەورەتریشم کرد ئاساییە. پاشانوانە سلێک دەکەین دەکەینە یەک گروپ بە کۆنتڕۆڵ جی و دواتر دێنە ناوەڕاستی سلایدەکەمان. دووبارە دەچینە بەشی ئینسێرت، لە بەشی ئینسێرت لە بەشی شەیپەکان ئەو جۆرە شەیپە دادەنین، ئەو جۆرە دواتر یەک بە سلایدەکەمان ڕادەکێشین دێنە ناوەڕاستی ڕێک ناوەڕاستی ئەوە گەورەی دەکەین بەم شێوەیە و سێنت و باچ دەکەین دووبارە دیکەینە نۆ ئاوتلاین، ئاوتلاینی شێوێ چێشێ بەڵام ئاوتلاین نەبێت جوانترە و دەکەینە ڕەنجی ئەو ڕەنگەی کەوا بەو بازنەیەماندا بۆ بازنێن دواتە ڕێخستنی بۆ دەکەین. باشە ئێستا ئەوە دەبێتە سلایدی دووەممان، اینجا تۆ دەکەیت دوم دەکەیەکەمەوە بەدڵی خۆتە دێنە ئەو ئاراستەیە، پاشان ئەو دوانە بە بکەینە یەک گروپ جوانتر تاوەکو ڕێخستنەکان کۆنتڕۆڵ جی دیکەینە دوو سلاید تا من ئەویان دەکەمە سلایدی دوم ئەویان دەکەم و دواتر تێکستەکانمان دێنی تێکستانی کە دەمان وازیان دوای ئەوەی کەوا تێکستەکانمان هێنا شوێن تێکستەکانمان ڕێک دەخەین ئەو شێوەیە. دواتر ئێمە دەمانەوێت تێکستیان دووەم بێت و لێرە ڕێکی دەخەین ڕێکی دەخەین، بەڵام ڕێخستەکان چۆن دەکەین بە ئەمە بیکەینە کۆنتڕۆڵ ئێکس باشە ببینە ئێرە لێرەدا شوێنەکە ڕێکخین لە شوێنەکەمان ڕێخرد ڕێخست دووبارە کۆپی دەکەینەوە سلایدی پێش خۆی دایدەنین شوێنی خۆی واگەدار بە سێنت و باچی بکە هەموو سلایدەکان ئەم ستێپانە دووبارە بکەوە. ئێستا ئەو شێوازەمان ئامادە کرد هیچ کێشەیەکی نییە با مۆرفی پێ بدەین لە دانێ ئەو کار دەکات دەکەن. ئێستا کێشەکەمان لەو تێکستەیە هەبوو ئەو تێکستەیان دووبارە سلایدەکەی دوای خۆشی دای دووبار بۆ ئەو تێکستەشیان هەز دەکەم نیمانە لەس با تاقیێنەوەی بکەین بینیتان دووبارە لێرەش دایدێنین سێنت و باچی دەکەین. دەشتوانی ئەو شێوازێکی یەکەم جار کردمان ئەویش بکەی جوانە بەڵام شێوازە هێشتان جوانتر لە کۆتاییشدا دەتوانیت ئەو سلایدە دوبڵکەیت بکەیت ڕێک بەو شێوازە بیسوڕێنی شێوازەی لێ بکەین پاشان ئەوەیان مەسە پێدانێت دووبارە چی لێرەدا دەتوانیت بنووسی سوپاس بۆ گوێگرت وی کە من بەڵام ئاگدار بە هەموو ڕێخستە جی بکە هاتا بە کۆنتڕۆڵ شیفت جی ئەنگروپیان بکە ئەمانە هەموو ئەنگروپ کە بۆ ئەوەی لە سلایدی کۆتایی کێشەت بۆ دروست نەکا لە کاتی ئەنیمێشن مۆرفی پێ سەبابینە دیبین